پەیامنێری ناختی لە سلێمانی زانیاری زیاتری لایە دەچمە لای کارزان سڵاو لێبێ ئەو کەمپینە کێ ڕایگەیاندووە و کێش بەشداری تێدا دەکات. بەڵێ مەریوان سڵاو لە تۆ لە بینەرانیش من ئێستا لە بەردەم مۆزەخانەی ئەمنە سوورەکەم لە شاری سلێمانی کە لێرە ڕێکخراوی ڕزگاربووانی چەکی کیمیاوی لەگەڵ پەیوەندە گشتی و دیپلۆماسیەکانی زانکۆی گەشەپێدان کەمپینێکیان ئەنجام داوە بۆ هاوکاریکردنی بەرکەوتوانی چەکی کیمیایی کە بە قسەی خۆیان ئێستا لە هەڵەبجە 123 بەرکەوتێچەکی کیمیایی هەیە کە بارودۆخی 15 کەسیان زۆر خراپە پێویستیان بە هاوکاری خێرا هەیە تاوەکو بتوانن چارەسەری پێویست وەربگرن بۆ ئەم مەبەستەش هاتوون لێرە کەمپینێکیان ڕاگەیاندووە و دەڵێن دەیانەوێت لە سەرمایه‌دار و دەوڵەمەند و بەرهێن و ئەو کەسانەی کە دەتوانن هاوکاری ئەو بەرکەوتوانە بکەن هاوکاری کۆکەنەوە بۆ ئەوی بە زووترین بگەێنە ئەو بەرکەوتوانە. من دەمەوێت بچمە لای بەرپرسی ئەو ڕێکخراوە و قسەی لەگەڵ کەم فەرەدیون نامدار لێرەیە ئەگەر بیتە پێشەوە پێمان بڵێ ئەم کەمپینە کە کاتژمێر ڕاتانگەیانوە تاکەی بەردەوامە بێت تا ئێستا هیچ هاوکاریەکتان پێگەشتووە؟ ئێمە کەمپینەکە ڕێکخراوی ڕزگاربوونی چەکی کیمیایی بە هاوکاری گروپی دیپلۆماسی پەیوەندیگشتەکانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئەم کەمپینە ساز دەکەن بۆ ئەوەی بتوانین لەگەڵ ئەو برادەوڵەمەند و سەرمایه‌دار و بزنسانی کە لە شاری سلێمانی دەوروبەریە بتوانین هاوکاری هەماهەنگی بریندارانی چەکی کیمیایی بکەن بۆی زیاتر بتوانین زیاتر خەم و ناخۆشەکان و ئەو چەندین ساڵی کە لەژێر ناخۆشەکاندان بتوانین ئێمە لە ئەمەنێت و ئازارەکانیان کەم بکەینەوە. چەند کەس لەو بەرکەوتوانە پێویستیان بۆیە بە زووترین کات هاوکاریان بکرێت؟ ئێمە بەرکەوتی چەکی کیمیاییمان لە هەڵەبجە زۆرە، بەڵام ئەوەی کە زۆر خراپە نزیکەی 100 123 کەسن، بەڵام ئەوانەی کە زۆر خراپن بوون بە 3 بەشەوە. ئەو بەشەی کە زۆر خراپە ئێمە زیاتر لەگەڵ ئەوانە هەوڵ دەدەن و هاوکار و هەماهەنگیان بین. ینی بە بڕی چەند پێویستیان بە هاوکاریە بۆ وەرگرتنی چارەسەر؟ نزیکەی هەمویان چارەسەریان پێویستە، بەڵام ئەوانەی کە زۆر وەزعیان خراپە چەند کەسێکی محدود دیاریکرد نزیکەی 15 تا 25 کەسە بن کە زۆر حاڵەتیان خراپە پێویستیان بە عیلاج هەیە لە دەرەوەی وڵات. نیو کاتژمێرە زیاتریشە کەمپینەکەتان ڕاگەیان و هیچ کەس پەیوەندی پێوە کردوون هیچ کەس هاوکاری گیاندوێتەوە؟ ئێمە چەند کەس تەلەفۆنی بۆ کردوون کە هاوکارێکە، بەڵام تا ئێستاتێ ئەوەی کە ئێمە ئاگادارین بە تەلەفۆن شتێک هاتووەتە ناو کەمپینەکە و حسابی بانقی هەیە لە ڕۆژانی ئایندەشە لە ڕێگەیەکی کۆنگری ڕۆژنامەی بەڕێستانەوە ئەوەی کە دەستی دەکەوێت کەمپینە ئەم دوو گروپە هەم ڕێکخراوی ڕزگاربوونی چەکی کیمیایی هەمە گروپی دیپلۆماسی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەی بە شەفافی ئاشکرا دەکەن هەرچەندێک بێ و بڕێیە. داواکاریەکتان لە ئێستا لە هاوڵاتیان هەیە بۆ گەیاندنی هاوکاریمان لە هاوڵاتیانی شاری سلێمانی بەڕێز و خۆش چۆن هەمیشە هەماهەنگ و هاوکار بوون لە قەومانەی کوردستان ئەوەش بەدەم ئەم کەمپینەوە بن بۆی خەم و ئەنەهامەتەکانی و بریندارانە هەرچۆنێ بێ بە دۆلارێکیش بێکم بڕێنەوە. بەڵێ مەریوان ئێستا کەمپینەکە لێرەدا ئەنیشنووە ئەم دەفتەریان داناوە کە دەیانەوێت لێرە ناوی ئەو کەسانە بنووسن کە هاوکاری بەرکەوتوانی چەکی کیمیایی ئەەکەن و تا ئێستا هیچ ناوێک لێرە نەنووسراوە بۆ هاوکاریکردنی ئەو بەرکەوتوانە و ئەم کەمپینەش کە ڕاگەێنراوە بە پێویستی دەزانن بە زووترین کات هاوکاری بگەێنێت بۆ ئەوەی بتوانن ئەو کەسانەی لە ئێستادا پێویستیان بە چارەسەری خێرا هەیە هاوکاری بگەێنرێتە دەستیان و لەو بارودۆخی لە ئێستادا تێیدان ڕزگاریان ببێت. کارزان تارق پەیامنێرمان لە سلێمانی زۆر سوپاس ڕاستەوخۆ